لە وڵاتێکان هیچ پەیوەندیەکیش زۆر لە کاناڵەکان ئەرکی خۆیان ئەوەی تا ئێستاش حکوومەتی هەرێمی کوردستان لەو چوارە باشی دووارم شما خلاص بمشتن دەرەوە کەناڵەکان ئەوزانم بگەن بچنە دەرەوە باش لەسەر داوا و لجنەی باڵای بەرەنگار بوونەوەی باش ئەمڕۆ طبعاً دوا بە دوای کۆبوونەوەی لجنەی باڵا ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لەسەر ڕاستپاردەی ئەو لجنەیە کۆبوونەوەمان لەگەڵ کۆمەڵێ لە کەناڵەکانی بینرا و بیسراومان ئەنجامدا و لەو کۆبوونەوەیە باس لە ئەرکی هەردوو لا کرا بە تایبەت ئەرکی حکوومەت بەرامبەر بە کەناڵەکان و گەیاندنی زانیاریەکان بە کەناڵەکان و هەروەها ئەرکی کەناڵەکان لە چوارچێوەی بڕێنمایەکان و سیاسەتی حکوومەتی هەرێم کە داڕێژراوە سەبارەت بە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و ئەمڕۆ بە میوانداری بەڕێز وەزیری ڕۆشنبیری کاک محەممەد کە بەسوپاسەوە پێشوازی لە ئێمەی کرد و ئەو کۆبوونەوەی ڕێخست و کۆمەڵە لە ڕێوشوێن و بیرۆکەی خستە ڕوو کە سوودی هەبوو بۆ ئەو دانیشتنە و ئێمە دیسانەوە لێرەوە داوا دەکەینکەوە هەموو کاناڵەکان پابەندی ڕێنمایەکان ببن پابەندی سیاسەتی حکوومەتی هەرێم سەبارەت بە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا کە تەنها چەند ماوەیەکی کورت پێویستە هەمومان بێکەوە خەڵک وشیار بکەین و خەڵک بەو ئاراستەیە ببینکەوە ئاگایان لە خۆیان بێ لە تەندروستی خۆیان بێ و بە هیچ شێوەیەک ڕێگا نەدەین پشێوی و فەوزا دروست ببێ کە لە ڕێگای چەند سەرچاوەیەکی زانیاری نا دروست یان گومان لێکرا و ئێمە بکەین بە هەواڵ و خەڵک پێ پشێوێنین. من دووبارە زۆر سوپاسی بەڕێزی وەزیری ڕۆشنبیری دەکەم ئێستاش ئەگەر پەیامێکی با بفەرمێن. سوپاس بۆ هەموو لایەکتان. کۆبوونەوەکەی ئێمە ئەمڕۆ لە چوارچێوەی کارنامەی لجنەی باڵای بەرەنگاربوونەوەی پەتای کۆرۆنا بوو لە هەرێمی کوردستان میوانداری هەموو کاناڵەکانی ڕاگەیاندنی هەرێمی کوردستانمان کرد کە لێرە پێکەوە کۆبووینەوە قسە و باسمان لەسەرەوە کرد بۆ جێبەجێکردن و زانیاری پێدانی ڕێنماییەکان بە خەڵک و بۆ بڵاوکردنەوەی هەواڵ و زانیاری سەبارەت بە ڕەوشەکە پابەند بن بە ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی و لجنەی باڵای بەرەنگاربوونەوە و خۆ بە دوور بگرن لەو هەواڵانەی کە سەرچاوەی نادیار و ناڕوونیان هەیە و ئەمە خۆپاراستنە لە چوارچێوەی ئەو ڕێوشوێنەی کە دانراوە هەموو خەڵکی کوردستان و هەموو کۆمەڵگا وەکو یەک لە بەرامبەر ئەو مەترسیەدایە بۆیە ئەرکی سەرشانی هەموو لایەکمانە هەم حکوومەت و هەم کاناڵەکان و هەم خەڵک پێکەوە بەرەنگاری ئەم بابەتە ببینەوە و ڕێوشوێنەکانی تەندروستی و زانستی و علمیانە بگرینە بەر و لەگەڵ ئەوەشدا هەموومان پێکەوە هاوکاری یەک بین بۆ ئەوەی کەمترین زیان یان بە کەمترین شێوە کە خەڵکەکەی ئێمە خەڵکی کوردستان لەو چوارچێوەدا زیان بکات یان زەرەر بکات. ئیشەڵا ئەو بابەتە ئەڕواتێ دەپەڕێت کۆتایی دێت و پێویست دەکات لەسەر هەمومان و لەسەر کۆمەڵانی خەڵک پابەند بین بە چوارچێوەی ئەو ڕێنمایانەی کە دیاری کراوە یان ئەو زانیاریانەی کە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە دەدرێت. هیوادارین بە کەمترین شێوە و بە کەمترین زیان کۆمەڵی کوردەواری ئەو قەیرانە تێپەڕ بکات و ئیشەڵڵا هەموو لایەک ساغ و سڵامەت بن و بۆ ساغ و سڵامەتی و تەندروستیەکی باش تەنها پابەندبوونە بە ڕێنماییەکان و بە خۆپاراستن و تا ئێستا بە شێوەیەکی ڕێک و پێک خەڵکەکە ئیلتیزامی کردووە و خۆی پاراستووە و زیاتر پێویست دەکات خەڵک لە ماڵ نەیەتە دەر
و پێویست دەکات زیاتر لە ناو بازار قەرەباڵقی نەکرێت و ئەوە تا لەو چوارچێوەشدا حکوومەتی هەرێم پشوەکەی زیاد کردووە هەر بۆ خۆ پاراستن و لیژنەی باڵای بەرەنگاربوونەوە لە دانیشتنەکانی داهاتوو ڕێوشوێنی تر دەگرێتە بەر و قەرار و بڕیاری باشتریش دەدات لەو بارەوە بۆ خۆپاراستن و سوپاس بۆ هەموو لایەکتان. طبعا ئەمە بەر لەوە حکوومەت بڕەپارەیەکی تەرخان کردووە ئێستاش بەردەوامە لە تەرخانکردنی پارە تاکو ئێستا دەتوانم بڵێم یعنی حکوومەت درێغی نەکردووە و بە بەردەوام بەهانەی ئەو پێداویستە پزیشکانە یان ئەو بودجەیە هاتووە و بەردەوامیش دەبێت.